قيامات ولا بخاري بيقومان بيغمر إخوة عليه الصلاة والسلام نيوجي تراويحي كرد أو نيوش كرد نشت رمضان دابو بو مروفايتي بقات الدرجية بوشي وازيك لا هوا ميديا كان اي بي سي بيغمر عليه الصلاة والسلام براوش كبر إذا كان بيشوي بسمنا وروشي كتابك وباس كدني كتابك ولا خدمة فرمودكاني يخفى علي مكانكم ولكني خشيت أن تفترض عليكم فتعجزوا عنها. رواه البخاري. إذا جاء رمضان فتحت أبواب الجنة. رواه البخاري. كاتمان جر رمضان هاد درجة كاني باهش دكرينه. شوار دروسني زيادة كدني عبادات باك سكنيتي باش وقاعدش بيه. أقول لك يا شجعان نسيم براوش كبرنا هلا عبادتها هي يسمع غير بيغمرني عليه الصلاة والسلام. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاس و ستایش بخوای پەروەردگار جل جلاله ئێمە وەکو ئەکادیمیای بانگەواز کە یەکێک لە پرۆژەکانمان بریتیە لە پرۆژەی پێدانی سەنەد ئەمڕۆ الحەمدولله لە شاری چەمچەماڵی خۆشەویستین کە لێرە لە خزمەت خوشک و برایانی ئەم شارە عەزیزیان کە ئەمە چەندەمین جارە پرۆژەی ئەکادیمیاکە ئێهێنینە ئێرە خی گەورە پاداشیان داتەوە میواندارێکی زۆر باشیان لێ کردوین و سپاسی و بە ڕێزانەکەین کە ماندوو بوون بەڕاستی مامۆستانە لەگەڵمان لێرە ئەمڕۆ چواردەیەمین خولی سەنەدی ئەکادیمیای بانگەواز بەڕێوە ئەچێت بۆ پێدانی سەنەدی دوو کتێب لەلایەن جنابی مامۆستا محەممەد چیمەنی و مامۆستا سەربەز جەباری بە بەشداری زیاد لە 200 خوشک و برا کە ئەمە ئینشاڵڵا یەکێکە لە پرۆژەکانمان ئینشاڵڵا بە ئومێدیەوەین کە بتوانین بەردەوامی پێبین لە شار و شارچەکانی تریش دەوراتی تر بکەینەوە دیارە ئەکادیمیای بانگەواز کە ماوەی زیاتر لە 2 ساڵەدا مەزراوە بۆ مەبەستی فێربوونی زانستە شەرعیەکان بە ڕێگەی ئۆنلاین بەڵام ئەمە یەکێکە لە پرۆژە مەیدانیەکانی و ئەمڕۆ لێرە لە خزمەت خۆشەویستانی شاری چەمچەماڵین کە وەکو عەرزمکردن ئەمە چەندەمین جارە دێینە ئێرە بۆ پێشکەشکردنی ئەم دەورەیە پێیان خی پەروەردگار ئینشاڵڵا تەوفیقمان بدات و بتوانین لە شار و چارەشەکانی تریش بیکەینەوە چونکە ئێمە وەکو ئەکادیمیاکە ئەو بەشی زانستە شەرعی کە هەمانە لە زیاد لە 34 وڵاتەوە فێرخوازمانەیە الحەمدولله کە هەزاران فێرخوازن ئەمەش یەکێکە لەو پرۆژانی کە ئینشاڵڵا خی پەروەردگار داوامان وایە قبوڵی بکات و ئیستیقامان پێ بەخشێت و خوا پاداشی ئێوەش داتەوە کە هەمیشە ماندوون و بەدەم ئەم پرۆژە جوانانەوە بە ناوی خۆی بەخشەر و میهرەبان دیارە ئەمڕۆ وەکو بەشی پەروەردەی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی داگەری هەڵسانی مەبەستنی دوو مەجلیسی سەماعی سەنەد کە هەردوو بەڕێز مامۆستا سەربەز جەباری و مامۆستا محەممەد چیمەنی هەڵسان بە پێدانی ئەو سەنەدا واشایانی واسا الحەمدولله کۆمەڵی خوشک و برا لەم کاتەدا ئامادە بوون زیاتر لە 200 فێرخواز و هاتوون و بەشداریان کردووە و ئێمە مەبەستمان ئەوە بڵین لەم سەردەمەدا کە بەڕاستی سەردەمێکی زۆر خراپە ئەمانەوێ ڕێڕەوی پەروەردە بگەڕین و گرنگی بە پەروەردە بدەین لە ناوچەکەمانە بەتابەتی لە سنووری مەڕۆندەی خۆمانە وەکو دەستپێکێک لە مەڵبەندی چەمچەماڵ بۆ ئەم قۆناغەی کۆمەڵی دادگەری کە بڕیاری داوە گرنگی زیاتر بە بەشی پەروەردە بدات ئەمڕۆ لە خزمەت دوو مامۆستای بەڕێزا بوون کە ئەکادیمیای بانگەواز هێنابووینەوە قەزای چەمچەماڵ کە دوو کتێبیان قوتەی دوو کتێبیان پێشکەشی ئامادەبوانی قەزای چەمچەماڵ کردو لە کۆتاییدا مەتنی هەردوو کتێبەکان پێشکەشی ئامادەبوان کردو بوونە هەڵگری ئەم دوو کتێب گرنگی پێدانی ئەم جۆرە خولانە زۆر گرنگە بۆ پێداچوونەوەیەک بۆ هەموو لایەنی ئیمانی هەموو لایەکوان دیارە ئەم شەو بەشداریمان کرد لە خولێکی یەکشەوی بۆ پێدانی سەنەد دەربارەی شێوازی ڕۆژوگرتنی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەو فەزڵ و پلەپایانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەی بووە بەسەر پێغەمبەرانی ترە دیارە لە ڕۆژگاری ئەمڕۆیە کە خەڵکی نغڕۆ بووە لە مادە و مەشغەڵەتێکی زۆر هەیە لە ڕووی سەرقاڵبوون بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە شێوەیەکی گشتی تەکنۆلۆژیا سپاس بەخوای گەورە خەڵکانێکن کە ئەمڕۆ بە جۆش و خڕۆشێکی و تونیەتی خۆیان ئەشکێنن بە فەرمودەکانی پیامبەر صلی الله علیه و سلم لە ساتە وەختی بەرەو ڕۆشتنمان بەرەو ڕەمەزانیش سپاس بۆخوا خوشکانێکی زۆر و برایانێکی زۆر بەشداریان کرد لەم خولە دیارە گرنگی ئەم خولانە لەوەیە کە ئەمانە چۆن کوردەواریەڵێ دەمەزەردی ئیمانە بۆ ئەوەی کە خەڵکانێک کە وەکووتمان نغڕۆ بوونە لە سەرقاڵبوونیان بە شتانێک کە لەهو لەعبە بەڵام سپاس بەخوای گەورە ئەم خولانە توانا و بەهرەیەکی باش بە خەڵکێک و بە جیلی تازەش ئەبەخشێ ئومێد دەکەین لەم جۆرە خولانە بەردەوام بێت و خوای گەورە پاداشتی هەموو ئەو کەسانش بداتەوە کە بوونە هۆکارێک بۆ بەڕێوەچوونی ئەم سەنەدە.